باوکەکەی باوکم شەڵە بە قوربانتان شەڵە باوکەکەی باوکم ئێوە مناڵی جوان خوا بکا بە قوربانی یەکە بە یەکە باوکەکەی باوکم باوکەکەی باوکم سڵاو لە ئێوە گوڵە جوانەکانم چۆنن؟ خەریکی ئامادەکارین؟ یعنی ئەمڕۆ یادێکە؟ بەڵێ گوڵە جوانەکەم ئەمڕۆ ڕۆژ لە دایکبوونی کێیە؟ گوڵەکەم ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی شارێکە. ئەمڕۆ ڕۆژی دایکبوونی شارێکە؟ بەڵێ گیان ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی شاری سلێمانیە. ڕۆژی 238 ساڵیادی شاری سلێمانیە. ئێوەش حەزەکەن لەگەڵ من ئەو یادە جوانە پیرۆزکەن؟ بەڵێ. با بڕۆین گوڵەکانم.